وەک ئاگادارن نزیکەی مانگێکە خەریکی تاقیکردنەوەی وزارین بە گەرماوە بە مەترسی کۆرۆنا ئێمە بەردەوام بووین لە هەوڵدان بۆ بەدەستێنانی ئەو بەشەی کە خۆمان خوازیاری بووین. دوای بەڵێنێکی زۆر لەلایەن وەزارەتەوە بە تایبەتتر وەزیری پەروەردە و دڵنیا کراینەوە کە ئەم ساڵ تاقیکردنەوەی وزاری بێکێشە ئەبێ و هیچ هەڵەیەکی تیا نابێ و هەر مامۆستایەکیش پرسیاری هەڵەدا بنرێت سزا ئەرێت. بەڵام بەداخەوە هەر لە یەکەم تاقیکردنەوە هەڵی دیار و ئاشکرا لە پرسیارەکانی وزاری دابوون. ئەمەش بۆ هۆی تێکدانی باری دەرونی خوێندکاران. ئەمە داواکاری ئێمەیە بەبێ زۆرینە گەڕاندەوەی مافی خوێندکاران بە پێدانی نمرەی تەواو لە پرسیارەکان کە هەڵی تێدایە لێکۆڵینەوە سزادانی لیژنەی پرسیاردانان بە تایبەتی لە زمانی ئینگلیزی چاکردنی منهەجی پڕ لە هەڵەی پۆلی دوانزەکان بە تایبەت پێداچنەوە بە ڕێبەریەکاندا ڕابوەستن لە ڕاستکردنەوەی پرسیارە ڕاستەکان و قەرەبوویەکی پرسیارە هەڵەکانمان بکەنەوە لە زیندەزانی لە پرسیاری هۆرمۆنەکان وەڵامی دی بەڕاستدانراوە کە بریتیە لە AUC لە پاش چاکردنەوە وەڵامی سیش بە وەڵامی دروستدانرا ئەی وەڵامی ئەی لە هەمانوانە و لە پرسیارێکی دیکە وەڵامی دی بەڕاستدادەنرێت کە بریتیە لە هەموو ئەمانە پاش ڕاستکردنەوە وەڵامی AUC بەڕاستدادەنرێت ئەی وەڵامی بیچی لێ هات لە زمانی عەرەبی پرسیاری وەجهی شەباکە چاک نەکراوەتەوە کە دوو وەڵامی ڕاستی تێدایە بە گوێرەی چەندەها مامۆستای پسپۆ